بەڕێزان سڵاوتان لێبێم کاتتان باش من جۆن ڕەمحەمەد ڕۆژەفتان پێشکەش دەکەم بابەتی دیاریکردنی 90 ڕۆژوەکو مۆڵەت بۆ یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە لە دوای ئەوەی کە ساڵانێکە باس لە بابەتی یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە و گرنگجی یەکگرتنەوەیان دەکرێت. جارێکی دیکە بابەتی دەستبەردان یاخود چۆڵکردنی هەرێمی کوردستان لەلایەنەوە هێزانی کە پێیان دەوترێت هێزەکانی هاوپەیمانان هێزی ئەمریکا هێزەکانی پشتیوانی کورد سەری هەڵدایەوە. ئەمە لە کاتێکدا لە ماوەی ڕابردوودا بابەتەکانی ئازادی و ئازادی ڕادەربڕین و پێشێلکردنی ئازادیەکان و ئەوەی کە کونسوڵخانەکان لە ماوەی ڕابردوو لە ڕێگەی نووسرا و ناڕزایەتیەکانیان سەبارەت بە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان باسییان دەکرد. هەموو ئەمانەوە باز دەکرێت کە بوونەتە هۆکار بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان لە ناوچەکە و لە ئاستی نێودەوڵەتیش پشتیوانی لەدەست بدات. ئەمەش لە ڕووداوەکانی ڕابردوودا ڕنگدانەوەی جیاوازی هەبوو. لەگەڵ میوانەکانم گفتوگۆ دەکەم کە دیاریکردنی مۆڵەت بۆ یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگەوە تێبینی دروستبوونی کونسوڵخانە و وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەسەر ڕەوشی ئازادیە جیاوازەکان لە هەرێمی کوردستان تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئایندەی هەرێمی کوردستان بە دیاریکراوی کە لە ئێستادا دۆخی هەرێمی کوردستان بەدەست عێراقەوە وەک دەوترێت دۆخێکی باش نییە. ئەوەی کە هەیە لە ماوەی ڕابردوودا لە بابەتی لێسەندنەوەی دۆسیەی نەوت کەوتنە دەستی ئیدارەدانی دارایی بۆ مرکز وە گێڕانەوەی بۆ عێراق هەمووان بابەتانەوە باز دەکرێت کە هەنگاون بۆ لاوازکردنی هەرێمی کوردستان. لەگەڵ میوانەکانم بەڕێزان عەلی کەریمی نووسەر بەڕێز دکتۆر سامان سۆرانی مامۆستای زانکۆ گفتوگۆیان پرسان و چەند پرسێکی دیکەی گرنگ دەکەین. هەردوو لا زۆر بەخێر بن. کاک عەلی دەمەوێت بپرسم ئەوەی کە لە ئێستادا دەبینرێ بە دیاریکراوی بابەتی بەردەوامی هۆشداریەکان لەسەر بابەتی یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە ئەمانە فشارن بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بەهێزتر ببێ یاخودەوەیە کە دوایین هەنگاوەکانن ئەگەر هەرێمی کوردستان ئەمەنەکە لاوازتر دەبێت لەوەی کە هەیە. پێشەکی سڵاو ڕێز و حورمەت کاکە جوان ڕۆژان بۆ خۆت و بینەرەکانە تەروەتر ڕێز مامۆستای بەڕێز لە هەولێرەوە. حقیقەتەوەیە کە ئێمە دەبێ بزانین کە ئەو جوورە کێشانەی کە چەند ساڵە لە ناو میدیادا خەڵکی پێدەخافڵێن و خەڵک دێتنە سەرخەت و خەڵک سار دەکەنەوە جا هەر لە مەسەلەی یەکگرتنەوەی پێشمەرگە لەسەر مەسەلە نیشتیمانیەکان لەسەر مەسایلی دیکە لەسەر مەسەلەی بودجا لەسەر مەسەلە زۆرێک لە مەسەلەکان وانیکە حقیقەتێک دێرەدا هەیە کە من دەمەوێت بە سەراحەت بە ئێوەی بڵم و بە سەراحەت ببینەرانی خۆم بڵم کە دێرەدا ناڕاستیەک هەیە. دێرەدا ئەوەی کە لە نێوانی دەسەڵات جا دەسەڵاتی بەغدا بێ دەسەڵاتی کوردی بێ دەسەڵاتی ئوروپا بێ دەسەڵاتی ئەمریکا بێت یعنی ناڕاستەیەک ناشەفافێک باشترەوە بڵم لە ناڕاستی ناشەفافێک هەیە لە نێوان ئەو کێشانەدا کە سەریان لە خەڵک شێواندووە. ئەم پێم وانییە کە ئەمریکا یا هێزەکانی غەرب کە لێرن و بە نێو پارەشمان دەدەنێ ماگانە و مەعاشێکی پێشمەرگەش سرف دەکەن و ئەوانە بەڕاستیان بێ لەوەی کە دوو هێزی باشوور کە بەڕێی من هەردوو لا خاوەنی میلیشیان کاتی خۆی کە یەکێک لە هاوڕێیانم کوتی میلیشیا جەماعەت هاتنە سەرخەت و هەموو پێیان وابوو کە داخوا کە بەردی بە کەعبەداداوە و کفری کردو و هەرما بوو لە کوردستان شار بەدەری بکەن. بەڵام حقیقەتێک دەو قسەیدا هەبوو کەویش ئەوەیە کە ئەوە شاخ و باڵی ناوێت و مجاملەی ناوێت هەر هێزێک کە لە سنووری موسسات و لە سنووری نیشتیمانی بوون دەرچوو ئەوە هێزی چەکدار بێ و میلیشایە خۆ میلیشاش جنێ و نییە میلیشاوەیە کە گروپێک چەکدارن سەر بە تاقمێکن سەر بە ئاغاوەتێکن سەر بە خێڵێکن سەر بە گروپێکن سەر بە حیزبێکن و ئەو بۆیە حقیقەتەوەیە کە ئێمە دەبێ بزانین پێی لە سەردابنین ئەو واقعیەتە تاڵەی قبولکەین کە کوردستان لە ناو دوو خێڵدا دابەش بووە. ئەو دوو خێڵە میلیشای خۆیان هەیە بودجەی خۆیان هەیە سیاسەتی خۆیان هەیە و دەستنە بەغدایش کە تەرەفی ئێمە بەغدایە تەرەفی ئێمە کە ئەمریکا بێ دێنە سەرخەت کە داوامان لێ دەکەن میلیشیاکان بکەینەوە بە یەک. ئەوە حقیقەتێکە کە هەردوو گولا سیاسەتی تایبەت بەخۆیان هەیە هیچیان میلیمیترێک ئەوەن دووسکە زەڕەیەک نایانە خوارێ لە بەرژەوەندیەکانی خۆیان و ئەمریکاژەوەی باش دەزانێت ئەمریکاژەوەی باش دەزانێت چەند ساڵە پێتوانە بێ ئەمریکا وڵاتێکی ئەوەندە فەقیر و بەستە زمان بێکە چەند ساڵ لەسەرێک پارە بدا بە هێزەکانی پێشمەرگە و لەسەر ئەو خەتە بکتێ و نەشزانێکە خەتی میلیشیا بەرەو چۆ دەڕوا نەشزانێکە چەکداری خێڵ و عەشیرە بەرەو چۆ دەڕوا ئەوان باشەوەی دەزانن بەڵامی تر وەزعیەتەکان ڕاگرتووە. باشە ئەمە بەردەوامی دەبێت ئەم جۆرە پشتیوانیکردنە ئەم جۆرە هۆشداریدانە بەم شێوازە دەچێتە سەر و بەردەوامی دەبێت هەتا بەرژەوەندی ئەمریکا
بپارێزن ئەو دوو هێزە حتا مەسەلەن ئێران بەرژەوەندی خۆی بپارێزێ بەرژەوەندی ئەمریکا بپارێزێ حتا عێراق بەرژەوەندی خۆی بە ئێستا مەسەلەن مەسەلەی تورکیا مەسەلەی تورکیا زۆر گەورەیە بەڵام بۆ ئەمریکا لی قبول دەکات بۆ ناتۆ لی قبول دەکات بەو هۆیەوە کە ئەمریکا بەرژەوەندێکی زەبەلاحی هەیە کە لەوەیدایە کە موتۆ بە دڵمان نییە من تۆ بە دڵمان نییە کە ئەمریکا ئاوا نەرم نەرم دەڕاتە پێشێ دەڵێ وەرە و زۆرێ بکە و هێزەکان ما بکەوەیەک ئەو هێزانە بژبنەوە یەک بە زۆر نابنە ئەو هێزەی کە من و تۆ چاوەڕاین لێ دەکەین نابنە ئەو هێزەی کە پیان دڵین هێزی نیشتیمانی حقیقەت ئەوەیە ئەو جوورە کارانە چ لە بەغات چ لە کوردستان چ لە هێزی پێشمەرگە بە ئیرادە دەکرێت بە ئیرادەیەکی نیشتیمانی پێشتر یعنی دەوترا بە نمونە هەرێمی کوردستان بەرژەوەندەکانی ئەمریکا دەپارێزێ ئەمریکاش بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان لە ناوچەکە دەپارێزێ هەندێک دەیانوت پێ دەچێت دەوڵەت چی بۆ دروستکە بەڵام ئێستا دەبینی هەرێمی کوردستان وردە وردە بەرەو لاوازبوون و پوکانەوە دەڕوایە ینی ئەوەی کە دەسەڵاتەکانێتی زۆرێک لە دەسەڵاتەکانی لە دەست خۆی نەماوە دامەزراوەکانی هەڵوەشێنراونەتەوە کەواتە ئەمە ئەوە دەگەیەنێ کە ئەمریکای تر بەرژەوەندەکانی هەرێم ناپارێزێ پێم وابێ دێرەدا ئەمریکا گەیشتوتە ئەو حەدەی کە ئیتر هێزی دیکە هەیە کە بەرژەوەندەکانی ئەمریکا باشتر دەپارێزێت تۆ بزانە پێش 6 ساڵەوە پێش هەمومان هاوارمان دەکرد و دەبانکت و حتا عەرەبەکانیش کە کاکە چاو لە ئەزمموی دموکراسی کوردستان بکەن ئێستا ئەو قسەیە نەماوە ئەو قسەیە لە کوولەکەی تەڵیشدانێت بۆیە ئەم پێم وابێ ئەمریکاش ئەو ڕۆکانە ئەگە بی هەوێ سەرمایە گوزاری بکە ئەگەر بی هەوێ هێلکەکانی لە سەوەتەیەکدا بنێ لە ناوچەکەی ئەو ناوچە شلوق و های کەس بە کەسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تورکیا لەلایەک عێراق لەلایەک ئێران لەلایەک پێم وانەیە کورد ئەو هێزە بێت کە توانی بێتی متمانەی وڵاتێکی زلهێزی وکو ئەمریکایە بەرەو خۆی بێنێت کە ئەمریکا بەڕاحەتی بتوانێت کردمان لە بیدایەتەوە زۆر نزیک بوو لەوەی کە ئەو متمانەیە هەبێت بەڵام ئەو ڕۆکانم پێم وانەیە هیچ متمانەیەکمان لای نەتەنیا لە لای ئەمریکا و عێراق و بەغدا بەڵکو لە ناو میلەتەکەی خۆشماندانیمانە تۆ هیچ وڵاتێکت پێشک دێ کە بەدڵ ئیمانی بەو دوو هێزەی بێت باشە کاگعلی دەگەڕێمەوە بۆلات دکتۆر سامان سلااوت لێبێ ئەوەی کە پێشتر باز دەکرا دەوترا هەمیشە ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان و هێزەکانی کە پێیان دەوتری دۆستی هەرێمی کوردستان بەردەوام ینی بە زمانی جیاواز بە هەرێمی کوردستانیان دەوت کە تووشی حراجیان نەکەن لە بابەتی ئازادیەکان گوێیان لێ بگرن لە بابەتی پەرەدان بە دیموکراسی لە ناوچەکە هەنگاو بنێن لە بابەتی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە هەنگاوەکانیان جدی بکەن بەڵام ئێستا یعنی وا دەخوێنرێتەوە کە هەرێمی کوردستان ئەو هەرێمەیە کە بەگوێی دۆستەکانی ناکات دۆستەکانیشی دەیانەوێت دەستی لێ بردن وەکەوەی کاگعلی دەڵێ بەدیلی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا و هێزەکانی تر پیا بووە ڕای بەڕێز لەسەر ئەمە چییە؟ سەرەتا سڵاو لە بەڕێست و لە میوانەکەت و بینەران مقدمان ئەمەوێ شتێک کە ڕاست بکەمەوە کە هێزی پێشمەرگە هێزێکە کە لە ناو دەستوری عێراقی دانی پێدراوە و ناوزەتکردنی بە بابەتێکی تر یعنی دەچێتە دەرەوەی ئەو قسەی کە لە دەستورە ئاماژەی پێکراوە نقطە سەردێڕ سەبارەت بە دیدگای وڵاتانی بیانی بە تایبەتی دۆستانی هەرێمی کوردستان کە باس لە ئەمریکا و یەکێتی ئەوروپا و وڵاتانی تر دەکرێت کە جاروبار ئاماژە دەکەن بۆ هەندێک با بڵێن کە هەڵە ئەگەر لە هەرێمی کوردستان هەبێت یاخو کەم و کورتی لە لاوازی هەبێت ئەوە جۆرێکە لە عورفێک لەگەڵ هەموو وڵاتانە پەیڕەو دەکرێت کە زۆر جار وڵاتانی سکەندەنافی کە بە دایکی دیموکراتیەکان لە قەڵەم دراون وڵاتی بریتانیا یاخۆت بەلجیکا و هەر دەوڵەتێکی تر بینیت ڕخنەی لێ دەگیرێت لەلایەن ئەوەی کە دەڵێن ئازادیەکان سنووردار کراون مافی باوڵێن خۆپیشاندەران نەپارێزراوە و لە هەمان کاتیشە باز لەوە دەکرێت کە بە جۆرێک لە جۆرەکان ڕەفتارەکرێت بەرامبەر بە ئەوانەی کە لە ڕەگەزێکی ترن ئەم شتانە بابەتێکە لە پەیوەندی نێو دەوڵەتەکانە بەردەوامی بوونی هەبووە دکتۆر ئەو ڕەخنانەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە هەرێمی کوردستان لە بابەتی ئازادیەکان و پێشێلکردنی ئازادی ڕۆژنامەوانی و دەستگیرکردنی ڕۆژنامەنووس هەمان ئەو ڕەخنانەیە کە لە بەریتانیا و بەلجیکا و شوێنەکانی تر یەکرێت
بەڵێ ئەو شتانە هەیە ئەگەرێەوە بڕۆن ناو تەقریری با بڵێن ئامنستی ئینتەرناشنال تەماشای بکەن زیاتر لە 100 وردەیەک وڵات لیست کراوە و هەر وڵاتێک با بڵێن ڕخنەی تایبەتی لێگیراوە و وزارەتی دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەخۆشی با بڵێن ڕخنەی لە خودی وڵاتەکەی خۆشی گرتووە کە مەسەلەن زۆر جار پێشێلکاری کراوە لە ئەفغانستان کاتی خۆی لە ئەبوغرێب پێشێلکاری کراوە ئەمانە ئاماژەی پێکراوە ینی بابەتێک نییە کە با بڵێن پەیوەندی دوو وڵات لەسەر ئەو بابەتە کۆتایی پێبێت ئەمە لە لایەکی ترشەوە ئەوە خۆتان گوێبیستی ئەوە بوون کە شاندێکی ژووری بازرگانیەکانی ئەمریکا هەر دوێنێ و پێرێ لە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە بۆ بەهێزکردنی پەیوەندەکانیان لەگەڵ هەرێمی کوردستانە ئەمە ئەوە نمایشی ئەوە دەکات کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گرنگی بە هەرێمی کوردستانەدا ئەوێ لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی ئابووریەوە پەیوەندەکانی لەگەڵ هەرێمی کوردستانە لە ڕووی ڕۆشنبیریەوە بەهێز بکات و لەلایەکی ترشەوە ئێوە دەزانن کە خودی ئەمریکا خواستی ئەوەیە کە هەرێمی کوردستان لە عێراقا لە ناو چوارچێوەی عێراقێکی فدراڵە پێگەیەکی بەهێزی هەبێت و خواستی هەرێمی کوردستانش ئەوەیە کە لە وەکو چۆنەڵێت وەکو ئەکتەرێک لەم ناوچەیە ڕۆڵ بگیڕێ بەڵام ئەوەی کە گرفتە ئێمە هەمانە ئێستا حالیەن ناکۆکی هەیە لە نێوان ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستان چۆن بتوانن بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بە باشترین شێوە نمایش بکەن یا بەرگری لێ بکەن بەڵێ باشە دکتۆر هەر ئەوەندەی کە هێزی پێشمەرگە هێزیی فەرمیە بەسە و دڵنیاییە بۆ ئەو هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا کە ئیتر بەردەوام بن لە پشتیوانیکردنی لە کاتێکە یعنی نمونونەکانی ڕابردوو زۆرە کە ئەم هێزانە یعنی حزب توانیوێتی ئاراستەیان کە حزب توانیوێتی بەکاریان بهێنێ زۆر کادەوترێ ینی حزب نەیتوانیوە و ئیمتیازی کە حەقی خۆیانە بۆیان وەربگرێت لە کاتی بنمونە لە 16 ئۆکتۆبەر بینیمان چۆن ئەو هێزانش کە یەکیان گرتبەوە مامەڵەیان کرد کە بەشێکیان بەم لا دابەش بوون و بەشێکی دیکەیان بەلاکەیترە خۆی ئەوە جۆرێکە لەو لاوازیەی کە هەیە لە وەکو چۆنەڵێ ئیرادەی سیاسی ئەبێ بەهێزتر بێ بۆ ئەوەی کە ئەدای هێزی پێشمەرگە باشتر بێ ئێوە خۆتان دەزانن زیاتر لە چل دەوڵەت با بڵێن مەشق و ڕاهێنان بە هێزی پێشمەرگە ئەکەن ئەگەر بێت و ئەوانە ئەو میلیشیایە بێ کە وەکو ئەو بەڕێزە ئاماژەی پێی کرد ینی کەواتە ئەو وڵاتانەی کە خاوەن سەروەرین باوەڕێن بە یاسای نێودەوڵەتیە کار دەکەن بۆ بەهێزکردنی میلیشیاکان و مەش هەڵەیەکە کە لە بیرکردنەوەی هەندێک کەس سەبارەت بە هێزی پێشمەرگە و پێگەی هێزی پێشمەرگە خۆتان دەزانن کە بە ناوی مرۆڤایەتی و بەرکری کردووە لە مرۆڤایەتی و شەڕی دژی تێرۆر کردووە ئێمە ئەوەشمان نابێت لە بیر بچێت کە هێزی پێشمەرگە لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە هەناردەی کۆبانی کرا بۆ بەرگری لە براکانمان لە ڕۆژاوە ئەمانە هەمووی ئەو دیدگایانەیە کە وڵاتانی دەرەوە ڕێزی لێگرن و هاوکاری دکتۆر قسەکە لەسەر خودی کارکتەری پێشمەرگە نییە قسەکە لەسەر ئەو پرۆسەیە کە پێشمەرگە وەکو بە نمونە فەردێکی حیزبی مامەڵی لەگەڵاکرێ ئەوەی کە ئەمریکا هۆشداری دەدا یعنی بۆچی تا ئێستا سەری نەگرتووە کەواتە بۆچی ئەم پرۆسەیە ناکرێت بە پرۆسەیەکی یەکگرتووی نیشتیمانی ئەوەی کە پێی دەوترێ یەکگرتنی هێزی پێشمەرگە بۆ ئەوەی کە هێزێک بێ ئەمریکا و هاوپەیمانەکانی کورد بەردەوام بن لە پشتیوانیکردنی خۆی ئەو قسەی جەنابەت دروستە پرۆسەی یەکگرتنەوەکە ئەو شێوەیە نییە کە خواستی ئێمە پڕ بکاتەوە وەکو هاوڵاتی هەرێمی کوردستان کە بتوانین بڵێن ئێمە سوپایەکی یەکگرتومان هەیە و جێگای شانازیە کە بەرگری لە تەواوی خاکی کوردستان بکات بەڵێ مۆرکی حزبی هێشتا پێوە دیارە بۆیە ئەوە لە ناو پرۆسەیەکە کە بەردەوامی کاری لەسەرەکرێت و ئێوە خۆتان دەزانن هەنگاوی باشش نراوە لەلایەن وزارەتی پێشمەرگە و بۆ یەکگرتنەوەی یەکەی هەفتا و هەشتا و چەند یەکەیەکیان دروست کردووە کە هاوبەشن و ئەوانە ئێستا تا ڕادێک ئەتوانین بڵێن کە هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستانن بەڵام لە ئایندەیە گرنگی ئەوەیە کە بتوانرێت وەکو چۆنەڵێت ئەو مۆرکی حیزبایەتیە لە هێزی پێشمەرگە بە شێوەیەکی گشتی داماڵڕێ بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بە شانازیەوە بڵێن هێزی پێشمەرگە سوپایەکی گەلی کوردستانە بەڵێ باشە کاگعلیەوەی دکتۆر باسی دەکا کە پێی وایە ینی تا ئێستاش پەرەپێدان بە پەیوەندیەکان هەیە و ئەمریکا بم شێوازە بەردەوام دەبێت لە پشتیوانیکردنی و تێبینیشی هەبوو لەسەر ناوهێنانی پێشمەرگە و بەو شێوازی کە جەنابەت باست کرد کە
پشتیوانیەکان بەردەوامی دەبن بۆچی تۆ پێت وایە کە ئەمە دەگاتە هەنگاوێکی تر دەست لە پێشمەرگە و لە هەرێمی کوردستان بەرێن ببوورە مستە تا هەشتای سەتانەوەی جۆم لە قسەکانی کاک دکتوری نەبوو بەڕاستی دەنگ دەهات و دەڕۆیشت بەڵام لەوە تێگەیشتم کە کاک دکتور موافقی وشەی میلیشیانیەکەم و بەکارم هێناوە هەرچەند من شەرحم کرد کە میلیشیان پێ قسێکی سەیر و عەجایب نییە و یەکێک لە وشەکانی ئەسکەریەوە وەکو هێزێک تاریف کراوە بۆ گروپێک بۆ ڕێکخراوێک کە بە نیشتیمانی نەکراوە کە خێڵ بەڕێوەی دەبا یا گروپێک بەڕێوەی دەبن ئەمن ئەوەم کود و ئەمن ئەگەر لەوەدا هەڵەبم دڵنیام کە ئەو ڕۆکانە ئەگەر ئەوە نەبایە کە هێزی پێشمەرگە با بڵێن پێشمەرگە ئەمن ناڵم قەیدناک با بڵێن هێزی پێشمەرگە ئەگەر ئەوە نەبایە کە ئەمن دەڵێم ئەو ڕۆکانە هێزی پێشمەرگەی کوردستان بازوویەک و هێزێکی بە قووەت بوو بۆ سەر هەموو هەڕەشەیەک کە دێتە کوردستان هەرە تو ئەوەندەی بزانە هەر ئەوەندەی بزانەکە بەغدا لەگەڵ هێزی چەکداری خۆی چۆن تەعامل دەکا لەباری چی پێ دەڵێن موچە و لەباری پێداویستەکانیان مەبەستە بەڵێ بزانە لەوەوە چۆن بەرخورد دەکات چۆن گوزەرانیان لەگەڵ دەکات ئێمە لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەشدا بەڕاستی ئەگە خۆمان فریونە دەین و ئەگەر لەگەڵ خۆمان درۆێنەکەین کوردستان وڵاتێکی فەقیر نەبوو تا ئێستا کوونیە کوردستان نەوتی خۆی فرۆشتەوە کوردستان دەرامەدی ناوخۆی یەکجار زۆر بۆ گومرگاتی یەکجار زۆر بۆ بەڵام حقیقەتێک ئەوەیە کە ئەگە چاوێک لە میدیا بە تایبەت لە دنیای ماس میدیا و سوشیال میدیا بکەیت ئەو جوورەی کە ئەم سەرکردانە ئەم دوو هێزە پارە و پولی ئەو میلەتەی چۆن بە هەدەر دەدەن لەلامان ئەو دەم تەبیعی دەبێت کە ئێمە وەکو نەتەوەیەک وەکو میلەتێک نەتوانین مەعاش بدەین یا فەقیر بین تۆ بزانە کورد دەبوو ئەو ڕۆکانە ئەولەویەتی مەسروفاتی ئەولەویەتی ئەوەی کە ئەگە چوار ئانەی پێ بیدا بەچی لەگەڵ ئەوەی کە دەیدەین بەچی بە کۆشک و تەلار بە سەفەرات بەچی کە من نامێ لێرە بەرنامەکەی توی پێوە بکەم بەڵام هەمووتان دەیبینن لە ماس میدیا و لە سۆشیال میدیادا ئەوە نابێتە هێزی نیشتیمانی ئێمە دەبوو ئەو ڕۆکانە پێشمەرگا وەکو ئەوەی کە ئیدعای دەکەین کە ئەوەی کە سەرۆکی پێشووی هەرێم دەڵێ ئەمن هەر پێشمەرگەم ئێستاشە پێشمەرگەم دەبوو لە پێش هەموو کەسێکدا قوت و ماڵ و منداڵی پێشمەرگەمان تێرکردبایە کە چی دەبینین دوای هەمووان پێشمەرگە نیوەی مەعاشی سەربازێکی بەغدایە وەردەگرێ ئەویش بە چ حاڵێک مانگ و ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە بە نمونەوەک باست کرد پێشمەرگە ینی تاکە هێزە کە کەمترین و خراپترین موچەی هەیە لە بابەتی چەک و کەرەستە سەربازیەکانە لەوانەیە دوایین هێز بن کە باشترین چەکەکانیان پێ بگا لە بابەتی قوربانیدانا تاکە هێزن شان بەشانی هێزەکانی تر کە زۆرترین قوربانیان داوە لە کاتێکا یعنی خەریکە پێشمەرگە دەبێتە خاڵی سەرەتایی کۆتایی ئەو پشتیوانی کە ئەمریکا بۆ هێزەکانی تر هەیەی لە زۆرترین حاڵەتیشدا پێیان دەوترێ هێزی نانیشتیمانی هێزی حیزبی هەموو ئەمانە یعنی ئەگەر لە دیوێکە بەرژەوەندی حیزبەکە لێک بدرێتەوە لە دیوەکەی ترا خۆی بۆ خۆی پێشێلکردنی مافی و پێشمەرگە و قوربانیدانەکەشی نییە بابا 100% لەگەڵتم کاکە جوان ڕۆژان حقیقەت ئەوەیە کە ئێمە چونکە هێزەکەمان بە نیشتیمانی نەکردووە بۆیە ئەو قەدر حورمەتەی کە من و تۆ چاوەڕوانی دەکەین نایبینی بۆ مستحیل بوو شەڕی براکوژی ڕووبدا مستحیل بوو ئەو هەموو دواکەوتنە لەسەر شەڕی ناوخۆ ئێمە بە کوردەوە دیبان لە مێژوویەکی چڵکنە بەڕاستی ئەو مێژووی کە ئێمە تۆمارمان کردو لە 92ەکەوە مێژوویەکە کەس ناتوانێت دیفاعی لێ بکە مێژوویەکە پێکەوە کردویانە بۆ چونکە هیچیان وڵاتەکان نیشتیمانەکان بە خۆیان نەزانیوە حقیقەت ئەوەیە ئێمە وامان پەروەردە کردووە کە حیزب بە نیشتیم کاتێک ئەو پەروەردە بێت ئێستا ئەو ڕۆکانە زۆربەی پێشمەرگەکان لە ژێرەوەی 35 ساڵن دەی ئەوان دوای ڕاپەڕین پەروەردە بوون هەر جوێرێکی حسابی بکەیت ئەوانە پەروەردەی دەستی شۆڕژگێرەکان ئاوایان پەروەردە کردوون کە لەگەڵ خۆم بە و لەگەڵ کەسی دیکە مەبە تۆ بۆ حیزب دەژی بۆ حیزب دەمری ئەمە پەروەردەیەکی غەڵەتە ئەم جۆرە مامەڵەیە هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە بەرەو کوێ دەبا ئەو پشتیوانی کە هەیە بەم میکانیزم و بەم شێواز و بیرکردنەوەی بەردەوامی دەبێت
ئەمە جارە بڕوان بە سیاسەتەکانی غەرب نییە کاکە جوان ڕۆژان پێم وابێ غەرب بۆیە لە لامانە غەرب بۆیە پشیمان پێ دەکات بۆیە دەست بە سەرماندا دێنێ بەرژەوەندی لەگەڵمانە بەرژەوەندەکەی لێرەیە دەماندۆشێ نەوتە چێ دەی هەوێ عێراق تێک نەچێت ئەو ڕۆکانە ئەوەی کە غەرب بە تایبەت ئینگلیس و ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایان هەبێ دوو خاڵی زۆر گرینگە یەک ئەوەی کە تورکیا تێک نەچێت دوو ئەوەی کە عێراق تێک نەچێت دەی عێراق بەشێکی گەورەی خەتەرێکی گەورەی کە لە بەدوی تەوەلودێەوە لە بەدوی دروستبوونیەوە لە زمانی ساکسپیکۆوە دوای ساکسپیکۆ کە عێراق دروست بووە خەتەری هەرە گەورە لە دابەشکردنی عێراق کووردە ئەو ڕۆکانە ئەوان زۆر بە سیاست وەکوەوەی کە بابێت سیاست لەگەڵ منداڵەکەی دەکا و فریوی دەدا و دەستی بەسەردا دێنێ ئەوانە ئەمریکا و غەرب لەگەڵ ئێمە ئەوەی دەکەن بۆیە بۆ چونکە عێراقیان دەوێت عێراقیان دەوێت ئەو جوێت جا بە هەر قیمەتێک بێ میلیشیا دەبێت نابێ هێزی نیشتیمانی دەبێ نابێت بەڵام ئەوان عێراقیان دەوێت ئەو جوورێک کە ئەو ڕۆهەیە باشە دکتۆر ئەوەی کە کاکعەلی سەرنجی لەسەری هەیە و تا ڕادەیەک سەرنجێکی عامیشەکە بە نمونە ئەمریکا و ڕۆژئاوا هەمیشە پێشمەرگە و هەرێمی کوردستان وەکو کەرەستەیەک بۆ پاراستن و بەهێزکردنی بەرژەوەندیەکانیان بەکارێنن ئەگەر ئەمە جوابێ بۆچی ئەم پشتیوانیە ناقۆزرێتەوە یا بەکار ناهێنرێ وەکو دەرفەتێ بۆ بەهێزکردنی پێشمەرگە بۆ بەهێزکردنی هەرێمی کوردستان یعنی ئەوەی کە ئەبینرێ دەرەنجامەکە دەرەنجامیی باشە هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگە بەدەستیان هێناوە مقدمە نەویست بە ئاماژەیەک بەوە بکەم کە ئێوە باسی نەوەتویەکەکەن ئێستا ئێمە لە 2023 و لەو ماوەیە کورتەی کە هەیە هێزی پێشمەرگەی کوردستان توانیوێتی هەنگاوی زۆر باش بنێت لە ڕووی لۆجستیەوە و لە ڕووی مەشق و ڕاهێنانەوە و توانیوێتی پلەبەندی بکات لە ناو خودی ستراکچەری هێزی پێشمەرگە کە تا ڕادەیەک نۆرمەکەی لە ستانداردێکەوەیە ئێمە خۆمان دەزانین کە لە ڕابردووە هێزی پێشمەرگە بێجگە لە کلاشینکۆفێک شتێکی ئەو تۆی نەبوو ئێستا خاوەندی زری پۆش و تانک و تەکنۆلۆژیایە تەنانەت لە جیهانی سایپەریش با بڵێن شارەزاییەکی پەیدا کردووە کە ئێوە خۆتان دەزانن تەکنۆلۆژیای زانیاری بۆ بە ئامرازێک بۆ بەکارهێنانی لە جەنگەکانە بۆیە ئەوەی کە ئەو بەڕێزە ئاماژەی پێدەکات تەنها خوێندنەوەیەکی سوۆسیال میدیایە بەداخەوە کە بینمەوە هەموو کتێبەش لە پشتەوە هەیە گرنگە ڕوانگەی تینگتانکەکان باس بکە سەبارەت بە هێزی پێشمەرگە و گەشەکردنی و هەروەها باس لەوە بکرێت کە چۆن ئەم هێزە لەو ماوەی ڕابردووە کە هێزێکی با بڵێن پرمتیف بووە سەرەتایی بووە کە بێجگە لە خەباتی چەکداری لە چیاکان شارەزاییکی ئەو تۆی نەبووە لە دروستکردنی ستراکچەری یەکەکانی ئێستا وەزارەتێکی هەیە بە ناوی وزارەتی پێشمەرگە و پۆلێن کراوە بە سەر هەموو باڵەکانی کە پەیوەستن بە هێزی سەربازیەوە و ئێمە بە دڵنیاییەوە پێویستە ئایندەسازی بیر بکەینەوە بە دەوڵەتسازی بیر بکەینەوە بەوەی کە بڵێن چۆن ساڵە ئەم دەوڵەتسازیە لە ناو هێزی پێشمەرگە کراوە لە ڕابردووە ڕوویداوە ئەوەی کە وەکو چۆنڵێ لە 96 با بڵێن شەڕی ناوخۆ بۆ ئێمە لە 2023 و ئەمڕۆ هێزی پێشمەرگە بە هیچ شێوەیەک لە شێوەکان نەبووەتە وەکو چۆنڵێ مەترسیەک بۆ کۆمەڵگەی کوردستانی کە پێکدادان ئەنجام بدا یاخۆت شتێکی وەکو شەڕی ناوخۆ لە هەرێمی کوردستان ڕوو بدات ئەوە مای شانازی و خۆشببختی ئێمە ئەمە لەلایەکەوە ئەوەی تر کە باسەکرێت بەراورد بە عێراق و ناوچەکە ئێوە خۆتان دەزان کە هەرێمی کوردستان دوورگەیەک نییە لە دەرەوەی با بڵێن ئەم ناوچە جیۆسیاسیەی کە بە بەردەوامی لە گەرمی گۆڕانکاریەکانە عێراق خۆتان دەزانن سەروەریەکی نییە لە پاش 2023 تا ئێستا عێراق دەستێوەردانی دەرەکیتیا هەیە و ئێوە دەزانن سێ هێزی هەرێمی هەیە کە ئەگەر بیانەوێ ئەو سەقامگیری ئەمڕۆ نیمچە سەقامگیریەکە لە بەغدا بە چرکەساتێک بیگۆڕن ئێمە هەمیشە هەوڵی ئەومەنداوە وەکو هەرێمی کوردستان کە لەگەڵ بەغدایە بگەینە ڕێکەوتنێک بۆ ئەوەی کە وەکو چۆن لە ئاگری ئەو ناسەقامگیریە لە ئاگری ئەو ناسەروەری کە لە عێراقا هەیە دوور بین ئێوە خۆتان دەزانتوانراوە بە شێوەیەکی تێروتەسەل با بڵێن موچە خۆران بدرێت هێزی پێشمەرگە زیاتر بەهێز بکرێت ئێستا ئەوە ڕخنە لە هەرێمی کوردستان دەگیرێت کە بۆچی ئەو کارەی نەکردووە لەلایەکی ترەوە ئێوە تەماشای ئەوەش بکەن دەبێ باس لەوە بکرێت کە هەرێمی کوردستان بەرامبەر بەغدا بۆچی ئەو بەغدایی کە خۆی بە هاوبەش و بە
وەکو چۆنڵێت سیستەمی فیدراڵی هەڵبژاردووە تا ئێستا مافەکانی هەرێمی کوردستانی پێشێل کردووە مادەی 140 جێبەجێ نەکردووە کە لە 2010 جێبەجێ بکرێت هەرێمی کوردستان هەرێمی نەناردبێت تا پێشمەرگە بەهێز بکرێت لە ڕوویداراییەوە خۆ بەغداد نەهاتووە بە نمونە فەرماندەیەکی حیزبی بنێرێبی کا بە فەرماندەی هێزێک لە هێزەکان بە نمونە لە ناو پێشمەرگەیە ئەمەیان بۆ یعنی دەستوەردانە حیزبێکە بۆ کۆتایی پێنەهێنراوە. ئێوە دەزانن کە لە هەرێمی کوردستانە ئەو دوو جەمسەریەی کە هەبووە لە ڕابردووە کاری کەمی لەسەر کراوە بۆ ئەوەی یەک جەمسەریەک هەبێت لە هەرێمی کوردستانەوە هەموو هێزەکان یەک گرتووی تیا هەبێت چ لە ڕووی ئاسایشەوە بێت چ لە ڕووی پێشمەرگەوە بێت و چ لە ڕووی ستراکچەرەکانی ترەوە بێت گرنگە لێرە کار بکرێت بۆ زیاتر بە دامەزراوەیکردنی ئەو لایەنانە و ئەوەش طبعاً هۆکاری دەرەکی هەیە و هۆکاری تریش هەیە کە ڕێگر بوونە لەوەی کە ئەو لایەنانە بتوانن بە ئاسانی لە پەیوەندیە بن بە ئاسانیە یەکگرتووی دروست بکەن هەر کاتێک ئەبینیت کە دوولایەنی سەرەکی کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە لە یەک نزیکە بنەوە دەوروبەر لێمان وەکو چۆنڵی زیندوو دەبێتەوە و بە جۆرەها پلان هەوڵەدات بۆ کاڵکردنەوەی هەرێمی کوردستان بۆ لێدانی قوارەی هەرێمی کوردستان ئەوە خۆتان دەزانن لە ڕابردووە تا ئێستا کار لەسەر ئەوە نەکراوە کە مافەدەستوریەکانی هەرێمی کوردستان بگەڕێنەوە بۆ نمونە هەنگاو بە هەنگاو ئەمە بەرامبەر هەرێمی کوردستان دەستی پێ کردووە. بەڵێ لە بەغدایە بە بەردەوامی لە 2005ەوە تا ئێستا کار بۆ ئەوە کراوە کە قوارەی هەرێمی کوردستان بە قوارەیەکی دەستوری نەناسرێت. ئێوە هەر لە سەردەمی جعفەریەوە بگرێت تا سەردەمی مالیکی کە مەبەستی بوو بە فانتۆم هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان و هەروەها لە سەردەمی عەبادیە کە هێزی جوڵان دژ بە هەرێمی کوردستان کە وەکارێکی نادەستوری بوو و لە ئێستاشە چاوەڕوانی ئەوە ناکرێت کە هەموو شتێک بەغدا بۆمان بکات شامی شەریف بێ بەڵکو ئێمە دەبێت زیاتر ئەو مافە دەستوریانەی کە خۆمان هەمانە خۆتان دەزانن کە گەلی کوردستان خاوەندی 180,000 ئەنفالە خاوەندی گەلی کوردستان هەڵەبجە 5,000 بەس لە چرکەساتێکە شەهید بووە تا ئێستا مافەکانیان پێنەدراوە. ئێوە خۆتان دەزانن کە هەڵەبجە کە بکراوە بە پارێزگاش ئێستا عێراق اعترافی پێ ناکات. ئەمانە هەمووی هەوڵێکن لەلایەن عێراقەوە بۆ قۆڕەکردنی هەرێمی کوردستان هەوڵێکن بۆ ئەوەی کە حزب سیاسی هەموو ئەمانە عێراق لی بەرپرسیات ناتەبایی ناوخۆی کەم تەرخەمی بکرێ بەرامبەر پارێزگاکان بەرامبەر بە پێشمەرگە بەرامبەر بە کەرت و سێکتەرە جیاوازەکان ئەمانە هەمووی لە ئۆباڵەکەی لە ملی عێراقە. زۆربەی زۆری لەلایەن با بڵێن ئەو هێزانەیە کە زیاتر بەهێزترن لە توانای هەرێمی کوردستان ئەو هێزە دەرەکیانیە کە هاوکارن بۆ نمونە هەژمونی هەرێمی هەیە کە هاوکارن لە بەغدا سیاسەتەکەی بارەستەیەک بڕوات کە بەردەوامی دادگای فیدراڵ کار بۆ بکات کە شەو و ڕۆژ شەو نخونی بکات بۆەوەی کە چۆن بتوانێت بڕیارێک دەربکات تش بە هەرێمی کوردستان و قوارەکەی بچووک بکاتەوە. بەڵام من دڵنیایی بەوە دەدەمەوە کە هەرێمی کوردستان قوارەکەی مەترسی لەسەر نییە و هەرێمی کوردستان لەلایەن ئەو کەسانی کە بە دۆستی هەرێمی کوردستان دەناسرێن پشتگیری دەکرێت و ئەو قوارەیە هەوڵە درێت زیاتر بەهێز بکرێت و ئەوەش کە ئێوە لە سەرەتای پرسیارەکەتان ئاماژەتان پێی کرد کە دۆستانمان ڕەخنەمان لێ دەگرن ئایا مەسەن لە ڕووی پێشەلکارەکەی مافی مرۆڤەوە یا قۆڕکردنی ئازادیەکانەوە و ئەوە هەوڵ دەدرێت ئەو هەڵانەش چاک بکرێتەوە و هەرێمی کوردستان ئەبێ کە لەسەر ئاستی ناوخۆیش هێزە سیاسەکانی کار بکەن بۆ ئەوەی کە یەکگرتوویی و لە هەمان کاتە نیشتیمانی بیر بکەنەوە و ئەوەش دان بەوە بنێن کە هەرێمی کوردستان قوارەیەکە کە دەبێت بپارێزرێ و ئەگەر بچین بۆ بەغداش دەبێت کار لەسەرەوە بکەین کە ئێمە نوێنەری هەرێمی کوردستانی و بەرگرین لە مافی گەلی کوردستانەکەین نەک با بڵێن مافی حزبێکی سیاسی کە دەستکەوتێکی ئانی هەیە یان نا. باشە
کاگعلی ئەوەی کە باز دەکرێت ینی زۆر کات دەوترێ ئەوەی کە دکتۆر باسی دەکات لە سەرەتاوە ئەم عێراقا ئەم هێزانیتیان هێزی شۆڤێنین دەیانەوێت هەرێمی کوردستان ئەسڵەن هەرێمێک نەبێت کە قەوارەیەک بێ لە دەستورە ئاماژەی پێکرا بێەوە مامەڵی لەگەڵ بکرێ بەڵام لە هەمان کاتیشدا یعنی دەوترێ بەشێکی ئەو هەنگاوانی کە دژ بە هەرێمی کوردستان گیراونەتە بەر لە دوای ڕفراندۆم و لێکەوتەکانی 16 ئۆکتۆبرەوەیە بە دیاریکراوی ئەوەی کە بەسەر هەرێمی کوردستان و قەوارەکەی دێ لە پاشەکشەی لە کەرتی وزە لە سربەخۆیی لە بڕیاردان لە هەڵوەشانەوەی پەرلەمان لە هەڵوەشانەوەی کۆمیسیۆن ئەمانە هۆکارەکەیەوەی کە عێراق نیەتی خراپە و هەموو دقەیەک لە سەنگەرە بۆ کورد یاخودەما دەرەنجام و لێکەوتەکانی ڕفراندۆمەوە گواز دەکرێت. من پێشەچی پێ پێڵم هیچ شک و گومانێکم لەوەی دانیە کە کورد لە ناو جەرگەی سێ نەتەوە سێ وڵات سێ دەوڵەت و نەتەوە هەڵکەوتۆکە هیچیان ددانی خێری پێدانایانە ئەوە وازەح و با ئەوەی لەسەر تاقەیدا بنێت نە ئێرانە نە تورکیایە نە بەغدایە جا بەغدا بە حکوومەتی بەعسەکەی بە حکوومەتی مەلیکەکەی پێشترەوە بە حکوومەتی دواتری عەبادی و مالیکی و جەعفەری و هەر هەمووی و ئەوانەی کە دوایەش دێن ئەوانە هیچیان قسم لەو قسەی جەنابەت دانێ کە ددانی خێر بە کووردا ناهێنن ئەمە شتێک نییە ئەوڕۆ ئێمە بیزانین ئێمە ئەوە 100 ساڵە لەگەڵ ئەوەی هەڵدەستین دادەنیشین لەگەڵی گەورە بووین دەزانین کە دوژمنەکانمان چێن و چێنین و چۆنمان لەگەڵ هەڵدەست و دادەنیشن کەوابێ دێرەدا بەحسەکە ئەوە نییە کە بەغدانیەتی پاکە یا پاک نیە 100% پاک نییە 100% ئەوەی کە دەفەرمونون کە پێشمەرگەی ئەو ڕۆکانە تانکی هەیە تۆپی هەیە چیچی هەیە لەگەڵ پێشمەرگەی ساڵانی هەفتا و بە کەڵەشکۆفە شکاوێک یا بە بڕلوویەک مقارنەی دەکەن ئەمن ئەو مقارنەیەم پێغەڵەتە با لێرەشەوە بڵم بە سەراحەت بە کاک دکتوریش من دژی ئەو جورە دیالۆگ و گفتمانم کە بەحسی پۆپۆلیزم و بەحسی پێشمەرگە و سەربەخۆیی و ئەو جورە شتانە خۆڵ بە چاوداکردنی خەڵکە من لەگەڵەوە نیم دەمێ بەحسێکی لۆژیک بکەین بەمێ بەحسێ بکەین کە بەڕاستی پێی تێبینی لەسەر خوێندنەوەکە دەیە دەڵێ خوێندنەوەیەکی سۆشیال میدیاییە ئەوە ئەو کەیفە خۆیەتی بەڵام ئەمن جۆم لێ نەبوو بەڕاستی بەڵام هەیقەت بەم پێت بڵم جا سۆشیال میدیایی بێیان نەبێت خۆ سۆشیال میدیا کاکە جوان ڕۆژان ئەو ڕۆ کەم نییە سۆربەی 90 خەڵک هەرچی معلوماتی هەیە لە سۆشیال میدیاوەیە خۆ سۆشیال میدیا گوناانە بەڵام ئەمن دەڵێن باچی دیکە بە وشەی پێشمەرگە سربەخۆیی سەرۆک نازانچی کوردستان ئێمە خۆڵ بە چاوی خەڵکدا نەکەین ئایا ئەوانە دەبنە دوو پارونان بۆ خەڵکی فەقیر و زەحمەتکێش ئایا ئێمە توانیمان لە 30 ساڵ دەسەڵاتی خۆمان بە بەغدا و بە ئەمریکا و بە بریتانیا و بە میلەتەکەی خۆشمان بڵێن کە ئێمەین کە مدافع و لایەنگریت عدالەتی کۆمەڵایەتین ئێمە ئەو ڕۆکانە کاو دکتور دەتوانێت بە من بڵێ بە تۆ بڵێ بەس تێڕادیوی کە لە کوردستانەکەی من و کاک دکتور و هەمووی ئێمەمانان عدالەتێکی جوانی کۆمەڵایەتی بڕێوە دەچێت ئەمە دەتوانێت بە من بڵێ کە ئەو بەروبوومەی کوردستان بە عدالەت دابەش دەکرێت لە نێو خەڵکەکەیدا بە دڵنیایی ئەگەر ویژدان هەبێ دەڵێننا بەڵام بە هەر حاڵ ئەمن پێم وابێ کە ئەوەی کە شەهیدمان داوە ئەنفالمان داوە ئەومان داوە هیچ شک و گومان لەوەی دانیە بەڵام ئەگەر ئەوەمان کردووە ئەو هەموو ڕابردووە خێنایەمان لە پشتسەرە ئەمڕۆ چه ئیرادەیەکی نیشتیمانیمان دەمقابل لە بەرامبەر بەغدا و ئێران و تورکیا و ئەمریکا و ئینگلیز لە خۆمان نیشان داوە کە پێیان بڵین کاکە ئێمە شایانی ئەوەی کە هێزێکی یەکگرتومان نەبێت ئێمە شایانی ئەوەی کە وڵاتمان دەبێت ئێمە شایانی ئەوەی کە ئەوە تا 32 ساڵە ئەو دموکراسی کە ئێمە دروستمان کردو لە وڵاتی خۆمان ئەو جورەی کە ئێمە ڕۆژنامە نووسان بەند دەکەین و ئەو جورەی کە ئێمە زمانی ڕۆژنامە نووسەکانمان دەبڕین ئەوە تا لە دنیادا وێنەینێ و کەوابێ ئێمە شایانی عدالەت و شایانی وڵاتێکی سەر بەخۆی خۆمانی نا ئێمە هیچێک لەو امتحانانە دەرنەچوین ئێمە لەباری ئازادی ڕادەڕبینەوە دەرنەچوین ئێمە لەباری شەڕی ناوخۆوە دەرنەچوین ئێمە بزانە عەبادێکی ناسازی ناقابلی نافەرمانڕەوای نافەرماندا چی بە ئێمە کرد لە 16 ئۆکتۆبر
ئەرێ ئەوە هەمووی خەتای ئەمریکا و عەبادی بوو نا بەشی زۆری خەتای خۆمان بوو ئێمە 2 ڕۆژ پێشتر لە دوکان هەردووک هێزە گەورەکە دانیشتن چیان کوت دواتر چیان کرد لە 16 ئۆکتوبر دەبێت ئێمە پێ لەسەر برینانەدا بنین ئەم پێم وابێ مامۆستایەکی زانکۆ مامۆستایەکی مەکتەبەکان ئیشان یەکجار گرانە کە ڕاستی و شەفافیت بە منداڵەکان بە گەنجەکانمان نیشان بدەن کە بۆچی کورد هەروە 100 ساڵە ئەو ساڵ ئێمە ئەوە 100 ساڵەی ساکسپیکۆ دەکەین کە 100 ساڵە کوردستان بەو 4 بەشە دابەش بوو پێشتر بە 2 بەش دابەش بوو بەڵام ئەوە 100 ساڵە بوو بە 4 بەش بوو بە 4 دەتەوە بوو بە 4 دەوڵەت بۆیە ئێمە ئیتر دەبێ بڵێن بەسە لە 100 ساڵەی ساکسپیکۆ چی دیکە خۆمان فریو نەدەین نەخەتای ئەمریکا قازی محەممەد ڕووخا کوتمان خەتای شوورەوێ شێخ مححمود ڕووخا کوتمان خەتای ئینگلیسە ئەم جار دەڵێن خەتای چێە ئاش بەتاڵ کرا کوتمان خەتای شای ئێرانە ئەڵئانی دی دوای سەکە لەسەرەوەیە کە پیلانجێڕێکە لەسەر کورد گەورەیە یاخودەوەیە کە پیلانجێڕێکەش گەورەیە و کوردیش ناتەبایە ناتەباییەکە دەبێتە ئەو کلێنەی کە دەستی دەرەچی ئەهێنێتە ناو ئەو دۆخە دروستەکە ئەگەر کورد یەکگرتوو بێ ئەگەر یەک کورد ئیرادەیەکی نیشتیمانی هەبێ ئەگەر کورد بە ئەوڕۆ بە قانونەکانی ئەوڕۆی کۆمەلگای مەدەنی بڕاتە پێشێ و سیڤیل سۆسایەتیی ئاوادا بنێ کە مەقبولی وڵاتانی دەرەوە و غەرب و هەم وڵاتێکی بێت ئێمە لە زگایەکی باش دەبین ئەوەی کە ئەو ڕۆکانە ئێمە ئاوا لێ کردووە حەقیقەت ئەوەیە کە ئەمن و تۆ هەمومان سەرکردەکانمان دەست لە شوانکارەیی بەرنادەین دەستمان لە شوانکارەیی گیر کردو و بەری نادەین نامانەوێ قۆناغێک بەرەو مۆدێڕنی تەپسین ئەمە مشکلی ئەساسیمانە دەناکو مشکلی ئەساسیمە ئایا ئێمە بەرەو سیڤیل ڕۆیشتوین ئایا ئێمە بەرەو کۆمەلگایەکی مەدەنی هەنگاو دەنێین ئایا ئێمە بەرەو دموکراسی و ئازادی ڕادەربرینمان هەنگاو ناوە ئایا ئێمە بەرەو عەدالەتی کۆمەڵایەتی هەنگاومان ناوەکە بزانین ئەولەویەتی ئەو ڕۆکانەی پارە سەرفکردن چییە ئایا ئەولەویەتی ئەو ڕۆکانە مەعاشی پێشمەرگەیە ئایا ئەولێتی ئەو ڕۆکانە وڵات دروستکردنە بنیادی اقتصادی و ژێرخانی اقتصادیە یا ئەوەی کە بچین قەسر و قسووران لە وڵاتان بکڕین باشە دکتۆر ئەوەی کە یعنی باز دەکرێت ئەوەی کە کاک عەلی و کەسانێکی دیکەش باسی دەکەن کورد دابەش بووە بەسەر ناوجەرگەی 4 دەوڵەتاکە هەر چواریان یعنی کۆکن لەسەر ئەوەی کە کورد خەتەرە بۆ سەر ئەوان ئەکە ئەم خەتەرە گەورە هەیە بەردەوام دەوترێت پیلانجێڕی لەسەر کورد و هەرێمی کوردستان هەیە وەڵامێکی دروستە بۆ هەرێمی کوردستان کە ڕۆژنامەنووس دەستگیر دەکرێت دەوترێت نا ئەمە ڕۆژنامەنووس نییە لەسەر بابەتی تیرۆریستی و زۆر شتی دیکە دەستگیر کراوە کە وەزارەتی خارجی ئەمریکایەت تێبینیەکانی لەسەر ئازادی ڕادەربڕین دەڵێت و بڵاوی دەکاتەوە دەوترێ ئەمە دووڕوویە بەرامبەر هەرێمی کوردستان یعنی ئەم شێوازە مامەڵەی هەرێمی کوردستان نییە وای کردووە کە ئەو پاشەکشەیە ڕووبدا کە ئێستا دەبینی لە دامەزراوەکانی هەرێم و لە پێگەی هەرێم لە ناوچەکە دەبیندێ سەرەتا ئەمەویست باس لەوە بکەم کە ئێمە دەبێت پێناسەیەکمان هەبێ بۆ دادپەروەری و ئایا ئەو دادپەروەری کە ئەو بەڕێزە ئاماژەی پێکە لە چۆ پەیڕەو دەکرێت دە چ وڵاتێک من بەش بە حاڵی خۆم 30 ساڵەوە لە دەرەوە ژیاوم ئەو دادپەروەریە کە جەنابیان باسێکە کە فیردەوسێک هەیە نەمبینیوە لەلایەکی ترەوە ئەو دادپەروەری لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت هەمان دادپەروەریەکە لە وڵاتانی پێشکەوت و دیموکراسی ئەگەر ئیجازە بدەیت بە بۆچوون بگەێنین ئەگەر ئیجازە بدەیت بۆچوون بگەێنین ئەو بەڕێزە بە 5 دقیقە قساکە جەنابتان نایبڕن بەڵام من وشەیەکە ڕێگەت پێم بەڵام پرسیارم منش بۆچوونی خۆم دەربڕم آخر پرسیارەکانشت هەڵبگرە بۆی کە بۆچوون بگەێنین ئەنجا توانی پرسیارێک ئاراستە بکەیت ئەوەی کە پەیوەستە با بڵێن بە هەرێمی کوردستانەوە ئێمە دەبینین لێرە میدیایەکی فرە هەیە میدیاکەی بەڕێستان یەکێکە لەوانە کە بە بەردەوامی ڕەخنە لە دەسەڵات دەگرێت و تا ئێستش هیچ شتێک بەرامبەرتان نەکراوە و کەستان لێ ئەعدام نەکراوە و کەستانشتان لێ دەستگیر نەکراوە و کۆمەڵێک میدیاتر لە بەڕێستان با بڵێن باس لە دەسەڵات دەکەن و ڕەخنەی لێ دەگرن چه حکوومەت بێت چه حزبی سیاسی بێت و هەروەها فرە حزبی هەیە لە هەرێمی کوردستان ئەگەر بەراورد بکرێت بە وڵاتانی دراوسێەوە ئەوە ئێرانە دراوسێمانە ئەوە وڵاتانی ترە با بڵێن کە دراوسێمانە بۆیە ئەوەی کە باس دەکرێت کە ئێرە هەمووی زەربی سفر دەکرێت من بەڕاستی بە پێم سەیرە ینی ئەم ڕەشببینیە لە چۆوە هاتووە و ئەوەی کە ئێمە دەیبینین
ئێمە لە پرۆسەیەکین لە فێربوونین لە هەوڵدانین بۆ ئەوەی کە لەگەڵ مۆدێرنتەیە هەڵ بکەین کە ئەو بەڕێزە ئاماژەی پێ دەکات و ئەوەش قۆناغێکە پێویستی بە کۆمەڵێک ئەزمون هەیە کە بەرزوو نزمی تێدایە ینی بەو شێوەیە نییە کە لە پڕێکا تۆ بتانی دیموکراسیت وەکو جلوبەرگێک لەبەر بکەیت و بڵێ مرۆڤێکی دیموکراسیم بەڵکو ئەوە پرۆسەیەکە نوە خاڵێکی تر هەیە کە بەردەوام ئێوە ئاماژەی پێ دەکەن کە ڕەخنەکانی وزارەتی دەرەوە یاخۆت لایەنانی تر بۆ هەرێمی کوردستان ئێوە دەزانن کە هەرێمی کوردستان بە بەردەوام لە پەیوەندی و تەعاملە لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکات کۆمەڵێک دامەزراوەیە قونسولگەری گشتی هەیە لێرە کە بەردەوام هەوڵەدا پەیوەندەکانی بەهێزتر بکات لە نقطەیەک لە نقطەکان ئەگەر ڕەخنەیەکیش گرت بێ ئێمە کار لەسەرەوە دەکەین کە ئەو ڕەخنانە چاک بکرێتەوە و جارتر ئەو بەو شێوەیە نەبێت ئەمە لە هەموو پرۆسەیەکی دەوڵەت سازیە وجودی هەیە و دەبێت کاری لەسەر بکرێت ئەوەی بەنسبەت منەوە گرنگە ئێمە لە چوارچێوەی عێراقێکی فدراڵەکە بە حکمی ئەوەی ئەوەش سەپێنراوە بە سەرمانە چکە ئێمە خۆتان نەزان ئەسمونی ڕێفراندۆممان هەیە خواستی سەربەخۆیمان هەبووە کە کۆمەڵگەی نێودەوڵەتی مەبەستی نەبووە لەگەڵ یابێت بۆیە ئێمە ئێستا کە لەگەڵ عێراقین باس لەم خاڵەیە بکەین چۆن بتوانین ئێمە بەرگری لە مافە دەستوریەکانمان بکەین چۆن بتوانین هەوڵی زیاتر بدەین بۆ ئەوەی کە ئەم قوارەی هەرێمی کوردستانە وەکو قوارەیەکی یەکگرتوو بەردەوامی هەبێت و پاش ئەوەی کە یەکگرتوویش هەبێت لەناو بۆچوونەکان ئەحزابی سیاسی توانن با بڵێن بۆچوونی جیاوازیان هەبێت لەسەر کۆمەڵێک شتە بەڵام ئەوانەی کە پەیوەستن بە نیشتمانەوە پەیوەستن بە ئایندەسازیەوە ئەبێ یەکگرتووی تیا هەبێت ئێوە خۆتان دەزانن لە جیهانی دەرەوەش مەسەلەن ئەحزابێک هەیە چەپی چەپە ڕاستی ڕاستە بەڵام کە قەزێکە هاتە سەر بەرگریکردن لە خاک و لە نیشتیمانەوەمانە هەمویان یەکگرتوون ئێمەش دەبێ فێربین لەوەی کە بتوانین بەهاکانی خۆمان بە قوتابیانی خۆمان بدەین بتوانین بەهاکانی خۆمان بە ماڵانی خۆمان بدەین کە خاکی هەرێمی کوردستان ناتوانێت پرسیار بکەم ئەوەی کە باسی دەکەی دەڵێ میدیاکەتان ڕەخنە دەگرێت بە نمونە کە لێن و کەم و کورتەکان باز دەکات تا ئێستش لە سێدارە نەدراون یعنی ئەوەی کە ڕەخنە دەگرین یا بە نمونە کە لێن و کەم و کورتی و خەمی خەڵک دەڵێن و تا ئێستا لە سێدارە نەدراوین ئەمە دەستکەوتە بۆ هەرێمی کوردستان دەبوو لە سێدارە بدراینە ئینشاءڵڵا بەڵێ لەبەرەوەی ئێوە وڵاتێکی دراوسێتان هەیە کە توانێت لەسەر یەک گوشەیە خەڵک هەڵبواسێت بۆیە ئێمە کە باس لە دیموکراسیەتەکەین باس لە دادپەروەریەکەین باس لەوە دەکەین خەمەکانی خەڵک دەبێت خەڵکی لەسەر هەڵبواسێت ئەوە یەکێکە لە دەستکەوتەکانی هەرێمی کوردستان کە دەسەڵات توانیوێتی ئەوە بپارێزێت بەڵێ بەداخەوە باشە ئەم دەستکەوتەی کە باسی دەکەی ئەم هەرێمی کوردستانی باسی دەکەی بۆ دروست بۆ خەڵکی تیا لە سێدارە بدرێ ئەی هەر ئەو خەڵکەی هەرێمی کوردستان نییە کە یعنی حکوومەتێکی ڕووخاندووە کە حکوومەتەکانی من تەفسیرەکەی بۆەوەی کە خەڵک بێنێتە دیدێکی هەڵە دووبارە بڵاو بکەنەوە بۆ سۆشیال میدیا من قەت باسی ئەوە ناکەم کە خەڵک لێرە لە سێدارە بدرێت من یەکێکم کە ماوەی 20 ساڵ بەس لە ڕێکخراوی مافی مرۆڤ لە دەرەوە کارم کردووە یعنی ئەوە تەسەوری ئێوە نەبێ بەرامبەر بە من بەڵام ئێوە دەبێت دائیمە ڕاستیەکان بەو شێوەیە باس بکەن کە هەرێمی کوردستان توانیوێتی بەرگری لە فرەیی بکات توانیوێتی دەرفەت بڕەخسێنێ بۆ ئەوی کەناڵی جیاوازە بێت بۆچوونی جیاوازە بێت و ئەمڕۆ ئەگەر بێت و بۆچوونێک با بڵێن لە چوارچێوەی یاسایی خۆی دەرچوو بێت کەسێک ئەگەر دەستگیر کرابێت ئەوە دادگایە دەتوانێت وەڵامی بداتەوە دادگایە دەتوانێت پرسیار و جواب بکات بەڵام ئەوەی کە ئێوە باسی دەکەن کە مەسەلەن بە زەقی پرسیارێک دەکەن کە ئایا مەسەلەن کەسێک بۆچوونی هەیە ئایا خەڵکێک لێرە لە سێدارە دراوە نەخێر لە سێدارە نەدراوە و خۆتان دەزانن کە خەڵک لە مەسەر مەسایلی سیاسیش لێرە لە سێدارە نادرێت و ئەمە دەستکەوتێکی گەورەیە دەبێت ئێوە بە ئەرێنیەوە باسی بکەن بەڵام ئێوە دەبێت لە هەمان کاتە باس لەوە بکەن کە ئەمڕۆ لە بەغدا لە 2019 کە کاتێک خۆپیشاندانەکان کرا زیاتر لە 600 کەس کوژرا و زیاتر لە 29,000 کەس ئەوە ناکەن بە مەوزوعێکی زۆر گەورە و بەردەوام کاری لەسەر بکەن کە ئێمە لەگەڵ بەغدایە چۆن هەڵبکەین چۆن بتوانین باکو چۆنەڵێت زیاتر دەستکەوتەکانمان بەدەست بەڵام خۆ لە هەرێمی کوردستانیش بە نمونە لەسەر خۆپیشاندان خەڵک کوژراوە هەر ئەم کەناڵی ئێمە کە جەنابەت باسی دەکەین چەندین ڕۆژنامە نووسمانلی دراوە بریندار کراوە هێرشی کراوەتە سەر فڕێنراوە زیندانی کراوە ئەمانە هەموو ئەمانە نین کە لەوێ نەگشتێکە ئەو هەموو تێبینی بۆ سەر هەرێمی کوردستان دروست کردووە هەرێمی کوردستان بۆ ئاگاداری جەنابەت لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە ڕێزی لە دەگیرێت
هەرێمی کوردستان لە پەیوەندیەکی زۆر باشە لەگەڵ کۆمەڵێک لە وڵاتانە کەوە لە ئاڵوگۆڕی بازرگانیە لە ئاڵوگۆڕی ئابووریە و لە ئاڵوگۆڕی ڕۆشنبیریە کەلتوریە تیمی بیانی دێت لێرە هەڵکۆڵی نەکات لە بواری ئاسەواریە کەواتە کۆمەلگەی نێودەوڵەتی ڕێزێکی تایبەتی بۆ هەرێمی کوردستان هەیە. هەرێمی کوردستان وەکو سیستەمی حکومڕانی لە شوێنێک لە شوێنەکان لە هەندێک لاوازی هەیە لە ناو خودی موسساتەکان پێویستە بە ئەندازەی ئەو موسسەیە قەکار لەسەر دەکەن بۆەوەی کە وەکو چۆنڵێت هەموو بۆی چارەسەر نەکرێت ئاساسەن کێشەکە لەبەرەوەی هەر ئەوەی نوێنەرایەتی وڵاتان باسی دەکەن دکتۆر هەر ئەوەی وەزارەتی خارجی ئەمریکا باسی دەکا هەر ئەوەی دۆستەکانی کورد و ڕێکخراوە بیانیەکان لە هەرێمی کوردستان لەسەر ئازادیەکان باسی دەکەن هەر ئەوەی کە ئێستا هەرێمی کوردستان یعنی پێشتر دەوتراوەکو دەوڵەتێ لە ناو دەوڵەتێکا مامەڵاکە ئێستا ئەم دەسەڵاتانی نەماوە هەموو ئەمانە ئاماژەی پاشەکشەکردن نین. ئێمە پێمان وایە ئێمە لە ئەزمونێک بووین و ئێستا لە قۆناغێکی تری هەنگاونانین بەرەو باشترکردنی ئەوە و ئێمە هەوڵی ئەوادەین کە سوڵتەی قەزاییمان لێرە بەهێز بکرێت و دایمە بەردەوام قوڕاهێنانیان پێ دەکرێت و لە هەمان کاتە هێزی پۆلیس هێزی ئاسایش کاری لێسەرەکرێت بۆ ئەوەی کە بەستاندارد بکرێەوە خۆتان دەزانن کە شتێ لە پڕێک ئینسان نابێ بە کوڕێک دەبێ هەوڵ بدرێت بە بەردەوامی سیستەمەکان باش بکرێت و ئەمانە ئێوە دەزانن لە ناو باشترین سیستەمی جیهانیش خواگەر ویلایەتە یەکگرتووەکان بە نمونە بگرن جاروا هەیە خەرقی قانون نەکرێت لەلایەن خودی پۆلیسەوە خەرقی قانون نەکرێت لەلایەن خودی با بڵێن دەستگا ئەمنیەکانەوە و دەبێ ئەوە کاری لەسەر بکرێت و چاک بکرێت. دەستخۆش کاک عەلی ئەوەی کە لەمە دوا لەوانەیە یعنی سەرنج بێ ئەبێ شکرانە بکەین کە تا ئێستا ڕق نەدەگرین و لە سێدارەش نەدراوین یعنی هەرێمی کوردستان بەم شێوازە مامەڵەکردن بە دەستکەوت بینین لەوەی کە ببوورە کاک جوانڕۆ ئەوە بەڕاستی بەو شێوەیە من قبول ناکەم لە جەنابەت کە بەو شێوەیە وشەکانی من تەفسیر بکەیت ئەوە هەڵەیە کە بەڕاستی جەنابەت نییە ببوورە لەبەر ئەوەی کە من بەو شێوەیە باسم نەکردووە دەبێت تۆ شکرانە بکەیت بەڵکو من باسی ئەوەکەم کە تۆ جەنابەت نییە و بەنای جەنابیش تۆ باسی لەگەڵ جیهانی دەوروبەری خۆتە. باشە دکتۆر ڕێزم بۆ قسەکانت بە ناوی جەنابیشتەوە باسم نەکردووە. کاک عەلی دەمەوێت سەرنج بزانم ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەگوزارێ گەشەکردنی پەیوەندیەکانێتی یاخود پاشەکشەی پەیوەندیەکانە. وڵی بە دڵنیایی نەتەنیا مامۆستای زانکۆ و کاک دکتۆر کە من زۆر بەداخەوەم بەڕاستی مستەوای مامۆستای زانکۆی کوردستان ئەوە بێ کە ئەوڕەکانە گوێم لێ بوو بەڕاستی بەداخەوەم چونکە ئەگەر کادرێکی پارتی ئەو شۆکانە لێرەبایە بەو جوورەی دیفاعی لە ئەزمونونەکانی کوردستان نەدەکرد ئەتۆ چاوی عەلی کەریمی دەرێ ئەتۆ هەر گوێ بدە قسەکانی پلاس خاردی کە نوێنەری یونەتەوە یەکگرتوەکانە هەرچەنە من بڕوان بە هیچ شتێک لەو ڕێکخراوانە نییە هەموویان سەر بە وڵاتێکی ئەمپریالیستن هەمویان سەر بە وڵاتێکی زلهێزن کە دێن بۆ ئێرە بۆ مەبەستی تایبەتی بەڵام ئەو قسەی من بەو معنایی نییە کە ئێمە قسەکانیان بەهێن وەرنەگرین ئەم پێم وابێت و پلاسخات کە چەند ساڵە هاتوچۆی دیوەخانەکان دەکا هاتوچۆی کۆشکەکان دەکا هاتوچۆی مەکتەب سیاسیەکان دەکا دەبێت بەهێندی وەربگرین بەڵام تا ئێستا بەهێنمان وەرنەگرتووە حقیقەتەکەی ئەوەیە ئەوی دیکەشی کاکە خۆ ڕاستە ئیعدام هەڵ ناوەسراوە وەکو لە چوارڕایە بۆ سێدارە بەڵام کاکە ترۆر کراوە کاکە دوینە پێرە لە هەولێرە خەڵکمان ترۆر کردووە هەر دوینە پێرە خەڵکمان بەرشەقداوە ئەدی سەردەش عوسمان ئەدی کاوە گەرمیانی ئەدی ئەوانە خۆی ئەدام نەکراون دابنێ بڵێن فڵان ڕۆژی وای ئەعدامیان دەکەیت بەڵام کوژراون ئەمە بەڕای من کاک دکتۆر وەکو مامۆستایەک دەبوو زیاتر ڕەحمی هەبە زیاتر ئەوە باە کە پێ لە سەر برینەکان دابنین ئەم پێم وا بۆ شۆکانەدا دەنێن کاک جوارڕۆژان پێ لە سەر و برینانە دابنین کە بۆ لە بەغدا واگەڕاینەوە ئەخۆ ئەوە نییە کاکێک ئەوە خەڵکمان وا پەروەردە کردووە سەرۆکی حیزبێک دێ لەسەر ماس میدیا لەسەر سوۆشیال میدیا کە کاک دکتۆر بڕای پێنیە دەڵێت چاویان دەرێ با بمرن با مەعاش نەبێ ئەم گفتارە ئەم قسانە پۆپۆلیسیانە بەڕاستی چی دیکە ناڕوە ئەتۆ هەر چاوێک لە ماس میدیا بکە بزانێت چیان بۆ نووسیوە خەڵک ئەمن ئەو کۆمنتانە بەهێن وەردەگرم ئەمن پێشوەی کە کەسێک سەرکردەیە قسە بکە لە پێشوەی کە جۆب دەمە قسەکان کۆمنتەکان دەخێنمەوە بەڕاستی کۆمنتەکانە کە ئەفکاری عمومی ڕای گشتی بە من دەڵێ چ باسە و چ باز نییە حەقیقەت ئەوەیە کە کادری باڵای پارتی دێ دەڵێ با بمرین و مەعاش وەرنەگرین کوڕە کاکە ئەتۆ تێری
ئەتۆ تێری لە جێگایەکی گەرمەوە دەنگت دێ خەڵک فەقیرە خەڵک هەژارە بەڕاستی خۆڕاست دەکا کاکە زمانی سەدام ئەوە نەبوو بەڵام یەکشت هەبوو دەنێو خەڵکدا ئەویش ئەوە بوو کە ئەگەر لێ قەومان بوو هەموو لێیان دەقەوما ئەگەر ئەنفال بوو هەموو ئەنفال بوون ئەگەر کیمیا بوو هەموو کیمیا بوون بەڵام ئەوە نەبوو کە کابرا سەرۆکی حیزبە ڕسمێکی خۆی داناوە هەرچی تەعامە لەسەر سفرەکەیە دوای دڵبا لە برسان بمری ئەمە جەهالەتە ئەمە مزایدەکردنە بە پۆپۆلیزمەوە بە پۆلیزمێکی جاهیلانە کە دەین باسی پێشمەرگە و سەربەخۆیی کوردستان سەربەخۆیی کوردستان لە هەموو شتێکی گەورەترە کاکە بێدەنگ بن ئەمە ئەو ڕۆکان دەفری سەربەخۆی دەن کاکە 32 ساڵە 33 ساڵە ئەگە ئەو ڕۆکانە ئەیدی ئەمە هیچمان نەکەوێت لەو 33 ساڵەی تر واز بێنن کاکە واز بێنن والله ئەمە جاری وایە دەگەم ئەو قەناعەتەی لە خۆڕانەیە کۆمەڵێک ڕۆشنبیر و کۆمەڵێک سەرکردەی غەرب بە ئێمە دەڵن کلان لیدر یعنی ڕەهبەری عەشیرە یعنی لە خۆڕە ئەوەمان پێناڵێن ئەمن ئەو ڕۆکانە مێژوویەکی 1940 دەخێندەوە کە لە ناوچەی موکریان کە تورکەکان ڕۆیشتون ڕووسەکان هاتوون و ئەو تورکانە چیان کردو لە ناو عەشیرەتەکانی کوردیدا چۆن برایان دەبرای بەرداوە چۆن برای کوشتەوە چۆن ئەوە ئەمن تا ئەو مێژوانە دەخێنمەوە ئەوەندە ئەو عینی فیلمە عینی سناریۆیە کە دووبارە تێکرار دەبێتەوە بۆیە داواتان لێ دەکەم کاک جوانڕۆ یعنی بەڕاستی سرنج بدەنە سەرەوەی کە خەڵکانێک ئەو ڕۆکانە هەموو مؤسساتی حکومیان بەدەستە وەکو ئەو مامۆستایە کە ئەو شۆکانە قسەمان لەگەڵ کرد کە بەڕاستی نەتەنیا ڕۆشنگەری عەلی تەلەبە و ئەوانە بەر بە چاواشەدا دەبن زۆر سپاس بەڕێز عەلی کەریمی زۆر سپاس دکتۆر سامان سۆرانی زۆر سپاس بۆ ئامادەیتان سپاستانەکەم سپاس بۆ تۆش زۆر سپاس دکتۆر بەڕێزان ڕۆژەڤم پێشکەشکردن شاد و ئاسوودە بن